ڕێز و خۆشەویستی بەڕێزان دە 12 دقەیەک هەندە قسە و باز لەسەر ئەو ڕەوشە دەکەین کە لە دوێنێکەوە بەشێک لە میدیاکانی کوردی گرتیتەوە. من پێم وایە بێویژدانێکی زۆر گەورە بەرامبەر بەشێکمان دەکرێت و هەندێکی بە بەرنامەیە و هەندێکی لە دەبەنجی و نەزانیە. بەهەرحاڵ هاوڕێیان ببورن بەسنی خێربێن هاوڕێیان ئێستا قسە و باز دەکەین لەسەر خۆڕادەستکردنەوە گەوەی دنیا خراپی دنیا. خێربێن سەرچاوی ئێمە هاوڕێیان ئەمە تەوقیت و مەوقیت نییە، ئیتر ئەوە وەزعی منە بە 100 نەوعی تێدەکۆشین، ترسنۆکەک لەرزۆکەک هەڵپەرستەک دێ وان خۆشە خۆزیەم جاریوانیە ئینسان دەرێ خۆزگەم بۆ خەڵکە هەڵپەرستەی لە خۆی دانیشتێ لە ماڵ. هاوڕێیان کۆمنتارە وەک ئەوەی نیاوانە یاری دەکەن ئەو بە سیر دەکات، لۆ گۆلی نەکرد، لۆ ئەوە ناکەن، لۆ لەوەی نادەن، لۆ مەسعودی ڕسوا ناکەن، لۆ مەسرور ڕسوا ناگەن. کورە زۆر خۆشن بە جددیمە، لەوەی خۆشتر هەیە تو لە خۆت لە ماڵێ شێربی، لە ماڵێ شێربی لە دەرەوەش کورە بۆ قش نەبی. بە جددیمە، ینی حاڵەتێکە جێگای شەرمە، شەرم ئینسان. هاوڕێیان بەخێر بێن. بەڕێزان دوو حاڵەتم زۆر دەبینم. حاڵەتێکەوە 30 ساڵ دەبێ زیاترە، هەری کەرستەوە کورد، نەفرەت لە کورد، بریا کورد دەبوومایە. کورد چییە؟ بەس قەیتانی پێڵاوەکەم بە کورد، نەفرەت لە کورد هەموو جاشە، کورد هەموو خائینە. ئیلۆ بابە برۆ لۆ یعنی پارتیەکێتی وەکو هەموو سیستەمە بۆگەنەکانی تکەی دنیاە خائینن. یعنی بۆ هەموو کورد، بۆ ئەو تابلۆیە گەورە نابینی کە کورد چ مقاومەیەک دەکا کە لە ناو کە هەر بە خۆت کوردی بە ملیۆنان کورد خەبات دەکات تێدەکۆشی، لۆ سەیری ڕۆژئاوا ناکەی، سەیری باکوور ناکەی، سەیری هەتا ڕۆژهەڵات چ شۆڕش و ڕاپەڕینێک دەکەن. زرب کورد خائینە خۆفرۆشە وەک ئەوەی یعنی هەتا دینێ مەلا بەختیاریش کورد خائین. بابا وەرە ئەگەر بەو چاوە بێ ئەوە فەڵەستین، ئەوە عەرەب، ئەوە موسڵمان. 58 دەوڵەتی ئیسلامی هەیە، 1.5 ملیار ئەوە هەیە. 58 دەوڵەتی ئیسلامی هەیە، 22 دەوڵەتی عەرەبی هەیە، 1.5 ملیار هەیە. تویژدانتان ئەو نمونەی ئەوانە پیشان دەدەن ئی هەندێنیە ئینسان هێڵندی پێ بەخۆی بێتەوە. کورد کو بەراوردەکەی لەوەی کە کورد ژنی کووردا شەچی دڕندەی تێک و پێکشکان دەیان سەروەری هەموو دنیا شانازی بە کوردەکە. نخبەیەک لەوە بووە پەیدا بە کورد خائینە، بیا قەحپە کوڕی قەحپەی بوومە، کوڕی کورد نەبوومە، کورە بریا کوڕی قەحپەی بووای، کورد نەبووای. بۆ نەفرەت لە تەوەکەی خۆتان دەکەن لە زمانی خۆتان لە شان لاوەی هەزاران ساڵە پارتیۆچێتی چێ دێن و دەڕۆن. تاریخی کورد بە پارتیۆچێتیەوە دەستی پێ نەکردی و کۆتاییش نایە. دوو هاوڕێ ئەمە لێرەی بڕوا بکە. من زۆر کۆنتاکت بەتابەتی زۆر جارە کچەکەم دەچین مەلەوانی تەکسی شت ئەوە دەبی. ئەفریقی لە تو زۆر خراپترن، لە هەموو ڕوێکەوە لە تو خراپترن سیستەمەکانیان. ئەو بر ئاویان نییە، ئاویان نییە بخۆن، خواردنیان نییە. حکومڕانیەکان زۆر لە ماڵی بارزانی و تاڵەبانی خراپترە. لوبنان دەگری، ئەو لوبنان وەرە بە $50 های لایف دەشی، ئەو وەزعێکە. هەرێ کەرستەوە کورتووە. ئێستا فێر ئەوە بوونە مۆدیلی دەیانەوێ ئۆپۆزیسیۆنی شوارەسوا بکەن. خەڵکی ئۆپۆزیسیۆن بەڕێزان، یعنی هەرەکەی ئۆپۆزیسیۆن لە مەدوو جەزرە، بەڵام گورزی لێدرا قێزەوەنترین کەسیش ناپاکترین کەسیش گۆڕان و نەوشیروە مستەفا بوون کە ئەوانە نییە ئۆپۆزیسیۆن. ئەوەی لە 1991ەوە خەڵک خڕی کردەوە، ئەو دووە بەتاڵیان کرد، کەش و هەوایەکیان دروست کرد. بە تایبەتی نەوشیروە مستەفا کاکە چێ لەو بڕایەدا بوو ئینسانێکی وا قورم ساغ دەربچیتن کە سەدام هەموو داهاتی
یعنی وا بشاندا بەڕاستیم جرکەکەم دەدی تەماتە و خیار و مخا دەبێت چم ئەوە بی کەسی لە 2006ەوە هەوڵی دابوو کە ئەو مولکانە بە ناوی منداڵەکانی خۆی کردیە بڕوا بکەنە خۆم 100 جار وەم گوتەوەم لازم عومەر کورە هەتا نەمردیە بڕۆن بەس ئەو مایە سالار عەزیز زەیسی قەنیە محمود حمر تۆفیق ڕەحیم زەیسی قەنیە بەس لازم عومەرم بڕۆ لێ پرسم برێ کە کۆبوونەوەی لەگەکردن هەر ئەو دەمیگوتی ئەو گردە لە بۆ خۆمانە قەزدم لەوەیە یعنی 10 ساڵ پارتیوێکی هەزار قسە دەکەی گۆڕانەکان دەڵێ ئێمە خیانەتی گەورەمان نەکردی کورە شەڵاوەکو پارتیوێکی خیانەتان بکردبان نەگەوە خەڵکتان بێ هیوا بکردبایە ئەو ژەهرێنگۆکو ژەهری پارتیوێکی لە هەموو داگیرکەرەکان گەورەترە ژەهری گۆڕان و نەوشیروان مستەفا و گۆڕان پۆستچیەکان ئەوانەی کە تا ئێزەرەوەنە بڕوا بکەن کاریگەری لە هەموو ئەرهابی پارتیوێکی زیاترە ئەوە خەتەرە براکەم ئەوە خەتەرە نەفەرێک دێ و دەڕات چاوی دەرێ دەستەوە ناو پارتیوێچێتی یعنی کەوە دەن لەبەر ئەوەی خەڵک سیقەی بە نەوشیروان کرد 10 ساڵ بانگەشەی کرد لەسەر دادپەروەری کۆمەڵایەتی و دژی مڵکداژی کەچی لە هەمووان خراپتر دەچوو لە بنەوە قڕم ساغ بەرحاڵ هاوڕێیان ئۆپۆزیسیۆن لە ئەوروپای ئەو ماوەی زۆر گەشەی کردی ئەو چەند ساڵەکە ئەوەش بەروبوومی ئەوڕۆ نییە زۆر گەنج تازە هاتینە ناوێ دەزانن ئۆپۆزیسیۆن لە ئەوروپای ئەو 2-3 ساڵەیە ئەوان هاتینە ناوێ من بۆ خۆم لە 2000ەوە لەناو ئەوەدا بووم لە پاڵتاک دەستی پێ کرد لە ماڵپەڕەکان دەستی پێ کرد لە خەباتی شەقام دەستی پێ کرد ئەوە بەروبوومی ڕۆژێک و دوو نییە کە خەڵکە کاتێ نییە بە شەو ڕۆژێک دوو چالاکی کردی وەڵا من ئەوەمە دووش ناوی چالاکوانیش ئەوەندە بەد بووە ئیسلامی تیرۆریستەیە ئیسلامی تیرۆریست گەنجە ئەڵێ ئەوی پێشمەرگەیە دەبی سەر ببڕدرێ بکوژێ ناویش لە خۆ نایە چالاکوان بابە چالاکوانی ئەوە نییە هەریەکە کات و لە قەبەکەی لە خۆی کرد لە ئەوروپای بوو یعنی چالاکوانە دوو دژی چالە پارتیوێکێتی و تیرۆریست بوون ئەخلاق ئەخلاق ئەگەر ئەتوو باوەرت بە کوشتن هەبوو ها لە ئەوروپا دەرێ نابی کەس دژی دین مەسەڵەن خۆ پیشاندان بکەن کاکە یعنی چالاکوانی بڕوات بە ئازادی بی دەبی بڕوات بە هەموو ئەوەیەک بێتن نابی گوڵبژێری بکەی تۆ بەدەو لە بۆ تەیە گفتوگۆ بکەی لە مینبەرەکانی خۆت بەس کە باوەرت بە کوشتن هینا باوەرت بەوەی کردەبی پێشمەرگە بکوژێ سەر ببردرێ خائینن هەر هەموو ئەوەی کاچ خۆم کەس نابی دژی فکرەکەی من بی بەڵام ئەمن لە بۆم هەیە دژی هەموو فکرەیەک بم ئەوە چییە وەڵا بۆ ئەو تارمای بەهەرحاڵ هاوڕێیان ئەوە زۆر خەتەرە یعنی هەر یەکەرستەوە نەخۆشی ئەو بەشێک لەو چالاکوانە هەمان ئەخلاقی پارتیوێچێتیان هەیە گوێن دەدەن شەڕ لەسە بچووکترین شەڕ دەکەن باشەوانە برایم خەلیلیان بکەیتە بەردەستی چ دەکەن ینی بەجددیمە کۆمەڵێک کەس نێما پەیدا بۆ خۆیان پێ چالاکوان و ئازادی خوازە لە بچووکترین شەڕ چ دەکەن ڕسوای دەکەم دەرێ ئەو شو مایکەکەی دەگیری دێتن دەست بەرشانەوە دەکە ئەوە خائینە ئەوە خۆفرۆشە ئەوە دزە ئەوە وایە تابلۆیەک دەدەنە خەڵک کە خەڵک هیچ بڕوای نەمینێ لە خۆ ڕەرجەوەکە وایە باشە ئەوە ئەگەر بە دەبەنجیبی یان بە بەرنامە دەسەڵات پێیان بڵێ دەسەڵات شەر ئەوەی ناوێ بڵێ کاکە هەموو خەڵک خائینە هەموو خەڵک سەر بە ئێمەیە ئەوان دەسەڵات وا ڕێکلام دەکا کاتشم لێ مایکەکە دەگریتن نییە دەیان کەیبۆردەکە دەنووسی هەمووی خائین بەس ئەم شەریفم بەس ئەو شەریفە هەمووی خائینە هەر یەکێکە ڕستەوە نییە ئەڵێ ئەوە وایە گومان دروست دەکات تابلۆیەکەی بەڕەش پیشان دەدەن لە کاتێکدا بە هەزاران کەس لەو ئەوروپای لە وەختی ماڵ و مناڵی خۆی ڕیسک بە حیاتی خۆی دەکات ڕوبەڕووی مەرگ دەبتەوە شەر دەکە کاتشم لێ بە دێرێک ئەوە خائینە لۆ بابوو برای نەجیرا لە ئەوروپا دێ بابوو برامان هەموو لە ژۆرێ بەس ناوزە کاکم بڕوا بکە تیرۆر بکرێ نییە بکەوینە سەزانێت ئەوزە بڕوا بکە یعنی نییە ئەین نۆکۆ ڕۆژنامە نووسنێک بەتانە هەبوون کاوە و سەردەشت و ئەوانە بڕوا بکەن هەموو چوو بوون بە بەرپرسەکانیان گوت بوو تیرۆرمان دەکەن فشیان پێکرد بوون تا تیرۆر کران ئەو گوتیان ئەحەق ئەوانە قارەمانن شەهید کران بابە دەکرا ژیانیان بپارێزرێ خەڵکێک لەو ئەوروپایی واز لە هەموو خۆشەکانی خۆی دەین ئەخر ئەوروپا
ئەزانی چ خۆشێکی تێدا هاوڕێیان ئێستا من لێرە قسە دەکەم ئەزانی چ جەوەکەیە لە دەرەوە خەڵک لە ئەوروپا و چێ ئامادەیە دەدەقە وەختی خۆی لەو ئەوروپایی سرف بکە دێ قوربانی دەدا تێدەکۆشی بە زۆر نەڵێ مەرئەمنم سەخیفەک دێ ترسنۆکێک دێ کە مەسوولەکان دێنە وڵاتەکەی زەبانێک لە ماڵەوە خائینە خۆفرۆشە سەر بەدەسەڵات سەر بێ ئیلۆ کاک ئەمە تەرکیز لەسەر پارتی دەکەم لە هەولێرێ لەبەر دەزانن لە هاوڕێیان لە هیچ ڕووداوە چێتی پاشەکشەم ینی ئەوە نەبووە ڕەخنە نەگرین بەس کاچ خۆم یەکەم ڕووداوەک نهاتە پێش من ناتوانم بێمە سەعاتا سەراوی قسە بکەم ئەم کەسە هادی دەناسم لەنگۆ زیاتر باگراوندی کام ڕوودا و پاڤل و تاڵ ئەوانە قسەیان کردیە ئەمە ئیدانەمان نەکردیە ئەوەمان نەکردیە قسەمانە سە نەکردیە بەڵام کاکە پارتی دەسەڵاتدارە دووسێ سەرۆکاتی هەیە ئەو هەولێرە نەکبەتا هیچ حزبێک جورئەت ناکە ئیشی لەسەر بکە لە خەمی ئازارەکانی بی ئێباکۆ ئەمە خەڵکی هەولێرێ مەجبورین دیفاع لە شارەکەمان بکەین نە حزبێک دێ هەمووی دەرێ هەولێری ترسنۆکە ئەو خەڵکە دێتە سەجادەش کەس دیفاعیان لێ ناکە ئەمە پێمان دەگرێت فۆکسە هەولێر بکەین پارتی حزبێکی دەسەڵاتدارە ملیاردێرە حکمی کوردستان بە فەعلی لە دەست ئەوە فۆکس دەکەین ئەومانەوە نیەچێتی ئەوە مانایەوە نیەچێتی با ڕووداوەک بێتە پێش چێشکاتی لە تاڵەبانی کرد وەختی خۆی کورە هاوڕێیان من نامەوێ بچمە سەر ئەو وردەکاریانە دەیان ڕوودا و لەو ئەوروپایە ڕوویدایە زۆر کەس مناڵن لی ئاگایان لێ نییە بەروبوومی ئۆپۆزیسیۆن بوونی کوردی ئەوروپا بەروبوومی ئەو چەند کەسەمان نییە کە ئێستا دیار ماوین نا بە ویژدان بڵێم ڕەنگی لە نۆتیەکەوە خەڵکە خەباتی کردێ بۆ زانیاریت لە نۆتیەکەوە لێرە خەڵک ئۆپۆزیسیۆن بووە ئێمە لە هەولێرەوە ئۆپۆزیسیۆن بووینە لە هەولێرەوە ئۆپۆزیسیۆن بووینە تا ئێستا ئەوە 33 ساڵە یعنی بەبێ وەستان هەر بەو هەناسەش خۆ قسە دەکەم هەزاران کەس هەیە دەمانازی لەو ئەوروپای من لە 2000ەوە لە ناوداما پارتاک چەندین ژوور هەبوو دووسێ ماڵپەڕی قەرەبارق هەبوو کوردستان پۆست بوو کوردستان نێت بوو کلااو ڕۆژنە بوو دەنگەکانە کە ئێستاشمانە دەیان لەو کاکە خەڵق قوربانی دەیان حەرەکەی وەکو ڕێکخراوی چاک هەبوو دەیان و سەدان ڕێکخرا و گروپی ئازادی خوازە بوو ئەوانە خەباتیان کرد حەرەکەی ئۆپۆزیسیۆنیان لە ئەوروپا ئێمە دوای ئەوە هەندە میتۆدی نوێمان خستە ناو ئەوە کە بەوەی تەقیەوە زیاتر کەتینە دوو بەرپرس مەسەلەن ئەوە حەدەسەک بوو ڕادیکاڵانە سکالامان کرد دەک تەلەفۆن لۆ بەرپرس دەکەین لە ئەوروپا ئەوانە دەنجی زیاتر داوە و حەرەکەی ئۆپۆزیسیۆن لاواز بوو بەڵام پێشووتریش کاکە بە ویژدان بڵێن بە هەزاران کەس ماندی بۆ لەو ئەوروپای خەو دوازدە دەموچاوەنین ئێستا کە هەر یەکە خۆی لێ بوویتە مەسعود بارزانیەک یان ئەوتە درێ بدەرێ من ئێستا هەمووان ڕسوا دەکەم ئەتو چی یعنی بەجددیمە هەمووتان چن بڕۆ چێتان هەزار کەس دەسەمنی نووسی بیکەنە 3000 پێگەیەک ئەگەر ئینسان تێدا هەبی بە کەس ناڕوخێ بەرحاڵ بێمە سەر شنیار ئەنوەر کچێکە وەک هەموو هەزاران کەسیت تەسلیمی یەکێتی بۆ کارێکی زۆر قێزەوانی کرد مێژوی خۆی سووتان زەوق خۆیتی نەیەکەم کەسە لە هەموو دنیا لە کوردستان دەیان و هەزاران کەس تەسلیم بەدەسەڵات بووینەوە هاوڕێیان لە نۆتیەک ئەمە لەوێ بووین هەمووانێ لە کوردستان بوون بە شەرەف بە هەزاران هاوڕێم بە هەزاران کەس چالاکوان کەس تەسلیم بەو دەسەڵاتە بوویتەوە ئێمە تا ئێستا ماوینەوە زۆر برادەر دەزانی وەختی خۆی نۆت دوو یەکێتی باڵی چەپەکانی هەموو برد بە هەزاران بوون ها چەپ پارتی سێ-چار حزبی برد دوای ئەوە لە ئەوروپا نێچیر هات دەیانی وەکو حەمەد سەعید حەسەن و مەهاباتی بردەوە تەسلیم بۆ هەردەیان گوت خەڵک هەر ئەو جوانە خەڵکە ئینتیهازەکەی هەندێک کەس ئینتیهازین ترسنۆکن هەڵپەرستن حەسوودن دێن جەوەک دروست دەکەن تابلۆکەی هەموو بەڕەش پیشاندن دەزانن لۆ لەبەر یەک شتیانە لەبەر ئەوەیانە دێ بڵێ هەموو چی منە نەوانە ئێستاش خەڵکەچی لەگەر ئەو ژینگە خراپەیەیە وەزعی ئۆپۆزیسیۆن زۆر خراپە هاوڕێیان بەشێکی هەرە زۆری ئەو مشەخۆری و دژەیە و ناڕێچێ لە نێوان خۆماندا هەیە کە هەمووی وە دەڵێن بەڵام لە کرداردا کاکە هەمووی عەقڵی مەسعود بارزانیەکمان هەیە بەجددی کەس ئامادە نییە سازش بۆ یەکتر بکە هەمووی
تەوهین دەکا هەمووی هەر ئاوا 500 کەس لای شیرۆ دەکە خۆی لێ دەبێتە ئەوە کورە کاچ خۆم تاریخ کەسایەتی نووسین کەسایەتی دروستکردن بە لای حکوومەت ناکرێ بە دوو ڕۆژ ناکرێ کەسایەتی زۆر بە زەحمەت دروست دەکرێ بەڵام ڕوخانی زۆر بەبەسیت تا ئەوە شنیان ئەنوەر هەموو خەڵک خۆشی دەویست لە دوێنێکەوە دەیان کەسم دیتێ ڕەخنەی لێ دەگری کە لەبەرەوەی چ لەبەری سەنگەری گۆڕی بۆیە کەسایەتی ئەوە نییە دووبرێ من هەیتم ئیلە ئەبەدە نا هەموو کەسێک کە خەڵک خۆشی دەوێت ڕێزی دەگرێت کە قوربانی دادەدەی کە قوربانیەکەی دانە نەما ئینتیهازی دەرچوو ئەو کەسێتی نامێنە یان هەر شتێکی کرد هەر لێ دوانێکیدا هەر تەسەڕفە کرد خەڵک خۆشی بووە ئەو کچە باخانە بە نازم باخان بۆ زانیاریتان برازای جەرا تاالبانیە باخان برازای ئامۆزای لاهور شێخ زەنجی و پاڤل تاالبانی ئەوانەیە هیچێک لە ئەوەکانی کێیە دەمەکە ئەو کچە سەربەدە پارتیە خۆ بە ئاشکا دیارە بەڕێزان یعنی پێویست ناگە هادیە بە ناوی چالاکوان چی یعنی بەخۆ معقولە لێ کاربستی برێم چالاکوانم چالاکوان کۆمەڵک قیەم و ئەخلاقی هەیە کۆمەڵک سەقافەت هەیە کۆمەڵک جموجۆڵی دەبی لێ ببینی خوا قسە نییە هەرنامەیەک نییە لۆ ڕێکخراوە چی بنێری دەی بچە سەجادەی بوێربی سەقافەتەکی گشتی تەبی یعنی نموزەزەکی جوان فرێدەیە ناو کۆمەلگا بڕوا بکەن هاوڕیان کۆمەڵێک ئەمن مامەڵە لەگەر کۆمەڵێک خەڵکی دەستگای زانیاری پاراستن کورە حتا خەڵکەیە لە تورک نزیکە لە ئیطلاعات نزیکە بە شەرەفم لەو هەندێک لەو چالاکوانە بە مڕاڵ و بە ئەخلاقترن بڕوان پێ بکە یعنی ئەمن کەوە دەڵێم هەن سەرچاوان ئێمە ڕۆژنامە نووسین وەکو دەستگای هەواڵگری دەبی مامەڵە لەگەر هەر هەمووی بکەیت ئەگەنا سەر ناگەیە سەرچاوی خەبەر بڕوان پێ بکەن هەیە 10 ساڵە لەگەرمە هەیە 5 ساڵە لە زۆر لەو چالاکوانە هەندێک لەو چالاکوان و خەڵک ئۆپۆزیسیۆنەی خەڵک خۆی پێ بەقیەم و بە ئەخلاقتر بوو بە پرەنسیبتر بووە ریسک بە حیاتی خۆی دەکا لەوێت توێ ئاڵایە دەوێت مەسەرەن خزمەتەکان گەمەیەک لەگەر ئێمە دەکە ئێمەش گەمەی لەگە دەکەین هاوڕێیان کێشەوە نییە دووار یەک گوتی ئەمنە ئۆپۆزیسیۆنم کەواتە تو ئۆپۆزیسیۆنی دژی دوو جوونی قس ڕەخنە نەک دوێنەوە ئێستاش دەبینیم یەوادرێ ئەمە جوێن نادەم کورە ترسنۆچی جوێندانی چیە بە پارتیویچێتی برێ خائین جوێنە بڵێ مەسعود بارزانی خائینە پاڤل خائینە ئەوە جوێنە نانا ئەوە سیفەتە یعنی لە ئەوروپاش وایە بەهەرحاڵ بینە سەر ئەو خاڵەی بۆیە دەکرێت ئەو چالاکوانانەی بەشێک لەو چالاکوانانەی ئەوروپا هاوڕێیان من لە 2000 لێرەم لەگە 100 کەس ئیشمان کردیا لە پاڵتاکەوە دەستمان پێکرد لە ماڵپەڕەکانەوە دەستمان پێکرد لە ڕێکخراوی چاک دەستمان پێکرد لە 100 کار و چالاکیمان کردیە بە هەزاران کەس ماندی بووە تا حرەکەی ناڕەزایەتی ئەوروپای کرد کۆمەڵێک مراهق ئێستا پەیدا بوونە هەموو ڕۆژە دەیانەوێت شەڕ بکرێتن تەشیر بکەن لە ناوە خۆمان خەڵکی تابلۆیەک پیشان بدەن بڵێن ئەوە ڕەش هەمووی خائینە ئەوجە دەری بەس ئەمن جوانم بەس ئەمن پاکم هەمووی درۆیە هەمووی فێڵە کاچ خۆم تۆ کوکو دەتوانی کۆمەلگا بگۆڕی یعنی لەو کوردستانەی بە هەزاران هاوڕێیان بڕوان پێ بکات لە کەمپینی زیندانیانی بادنیان مەجموعەیەک دەناسم لە بنەوە دەهەنچی ئێمە ئیشیان کردیە باشە دەهەنچی ئێمە لە ناوەندە جیانەکان بە بێوەی خۆشیان ڕابگەێنن خەڵکەکی گەلک زۆر هەیە ئیش لە بۆ بەرەی ئۆپۆزیسیۆن دەکە بەبێ هەر باسیش بکە مراحق بێ کورە کێشەی ئێستا کۆمەڵێک کەس پەیدا بوونە ئامانجی سەرەکی هەرە گەورەیان بەس خۆ دەرخستنە هەر منە منیانە هەر ناوی خۆیان باسەکەن وەک ئەوەی ئەتوو ئیش دەکەی کاکە تو ئیش دەکەی لە پێناوی مافی گشتی نەک خۆ دەرخستن تۆ ئیش بکە ئەو کوڕێکە بوو لەگەرمان بوو دەگو وەرە ئەمەش وچی ئەوانە بکەین هەموو لە 3 قسەن 2000 باسی خۆم کوڕۆ بابەت تاریخ نووسین بە منە من دروست ناکرێ شتێک بچینە دەچەسپێ لە تاریخ منەکان هەموو وەکی ئەو گۆرانی هەن 24 سەعاتی هەروایە بە قوربان هەمووانەی مراهقن خۆ دەرخەرن کار لە بۆ خۆ بڕوا بکەن هەموو بە بچووکترین امتیازات خۆیان دەدۆڕێن لەبەر ئەوەی ئۆپۆزیسیۆن بوونەکان ئۆپۆزیسیۆن بوونەکی ناکاملن مسەقەف نین ڕادیکە دووربین نین حاڵەتێکە هەڵچوونەکە ماوەیەکە ئەجە لە پرەگن هیار دەکەن لە پرەگ بێتاقەت دەبن دەیانەوێت هەموو خەڵکیش بێتاقەت بکە کاچ خۆم ئۆپۆزیسیۆنێک لەوانە دەبی هیوا بدەیەوە خەڵک ڕوعی شۆڕژێڕی بدەیەوە خەڵک انهیار بە خەڵک نێکە شنیان ئەنوەر تەسلیم دەبێت تۆ چیەکەی مشکی دێ
باخان کەی ئۆپۆزیسیۆن بوو ئەو کچە ئامۆزای هەر لە بۆ پارتی ئیشی کردی خۆ بە ڕۆژی ڕووناک دیارە ئەوە بوو سینگمەم چەموو دەرکرد گوتیم نیشتوشی ژەهر بوومە ژەهریان دایتە من و دائیم ساڵ و کچە چێ دەیخەنە ناو چالاکوانان برازای تاالبانیە ئامۆزای لاهور شێخ زەنجە بۆ زانیاریتە لە داکە ئەوەشکە بابیش ویشیان کوشت بوو یعنی چیە هەر کێسەکە ڕستەوە یەک ئیسلامیان تیرۆریستە دەرێ دەبی خەڵک سەر ببردرێ وەڵاو چالاکوانە کاچ خۆم ڕێز بگرندەوەی خەڵکانیشی زۆر لە چالاکوان یعنی بە سەدان کەس لەو ئەوروپای لە بۆ کەمالی سید قادر هاتە سەجادەی من لە ناو 2005 کە زۆر لەوانەیە ئێستاکە لە ناو ئەوروپا دیار مناڵ بوون گەنج بوون ئەزانی ئەوانە ئەوروپایان ڕزگار کرد لە دەست پارتی وێچێتی لە ئەوروپا وەکو کوردستان باڵا دەست بوون بڕوان پێکەنەکەی سی خەزرەجی 2002 بوو تاالبانی هەڕەشەی کرد گوت دەبی ئەو حرەکەی بکوژێتەوە تەحەدامان کرد 2002 بوو لێرە لە کۆمیتە و مەڵبەندەکانیان کۆمیتە و لقەکانیان لە خەڵکیان دەدا لە دایان بردە دەرێ لێیان دەدا کەچی ئێستا ئەمەوەمان لێکردنە یەک مەسئول نەوێری بسەر دەربکات خەڵکەکی گەلک زۆر بوو ئەوە هەیە ماندی دەبی بێ تااقەت دەبی دادەنیشی بێزار دەبی دادەنیشی بەس ناچن هەموو تابلۆی ڕەشەکەی بدەنە خەڵک تەسلیم بوونەوەی نەک یەک دە کەسیش دەیان جاری تریش خەڵک چۆوە لە ناو گۆڕان بەر لە گۆڕان دوای گۆڕان لە ناو پەکەکەی کورد لایەکی پەکە هاتەوە عوسمانەوە جەلان تەسلیم بۆ بە قوربان لە خۆناغی خەباتی گیڤارەی بگرە لە هەموو شۆڕش و ڕاپەڕینەکان لە پێشمەرگایەتی بگرە لە 1970 برا نزیکترین هاوڕێ دەبایە هاوڕێکەی بکوژی کلاشکۆڤەکەشی باتەوە نە شۆڕش ڕاوەستا و نە هیچ ئەو کەش و هەوایەتان دروست کردی هەموو چالاک ڕێز بگرن خەڵکەکی زۆر تا ئێستا لەو ئەوروپای لەو ئەمریکای قوربانی دەدە لە پێنخەبات دەکە لە پۆهێناوی ئازادی بۆ دەتانەوێت چەند هەرزەکارێک دێن لە بەخۆیان ترسنۆکن بڕوا بکە سەیریان بکەن ئەوانەی ئەو زۆر ئەو کە زۆر بێ هەر زۆریان ناوێرن کە مەسوولێک دێت دەرێ قسە بکەن لافیتە بەس بەرزکردنەوە ئەومانەوە نیە تۆ ئۆپۆزیسیۆنی کاچ خۆم قوربانیەک دابنەی لەسەر ئەوەی دوو هەڕەشیان لێ دەکرێت ترسێن ناکرێت یەکێک هات و گوتی هەموو کورد خائینەی لوکە وەڵا ئێستاش لە ناو کورد تا ئێستاش بە هەزاران کەسێ خۆی ڕاگرتیە دەنگی جوانە دەمی بکەین با ئێمە دەیان و سەدان کەس تا ئێستا لەو ئەوروپای قوربانی دەدەن تێدەکۆشن خەبات دەکەن من دەزانم خەڵکێک چ لە چ ئازارێکدایە بەس خو کاکە نایەن پێتان بڵێن کە پارتی ئیسفادە لێ بکە یەکێتی ئیسفادە لێ بکە بەهەرحاڵ ئەوڕێیان تۆ سیر کە ئەو ململانەیانەی کە هەندێک کەس دانەی بیگۆزنەوە وە گواستیشیانەوە لە گەرمەی زیندانیانی بادینان هەبوون دەیان ڕشانەوە لەسەر ئەوەی جەوەکیان دروست کرد خەڵک بە هیوا بکرێتن کاچ خۆم بەس سەیری ئەوەی شاسوار بکەن لەگەڵ علی ئەمەساڵ عوسۆ لەسەر کەیسی کازمی چ زەڕبەیەکیان لە ئۆپۆزیسیۆندا چ کەیسێکی تافعیش بوو چه ئیستیفادەشی هەبوو لە کۆمەلگا چه ئیستیفادەی هەبوو ئەو کەیسی کازم چه ئیستیفادەی هەبوو ئێستاش دانیەوە زۆر دروستکەن هەموو تێکدری بەردەن ئەوە بەدەبەنجی بی بە ئەنقەستی بە پلەی دەسەڵات بی لە خزمەتی دەسەڵات ئەوەی دەوێت بڵێ هەمووی سەر بە دەسەڵاتە هەمووی سەر بە ئێمەیە هەمووی دەکردرێ هیچ وەنیە تحەدا دەکەین ئێمە نەک ئێمە دەیان کەسی تریش پارتی وێچێتی هەموو هەوڵەکیاندایە بە پێچەوانەوە بۆ پەڕیتوندی لە دووشیانی لە ئەوروپا وانە بۆ دەتانەوێ وێنە جوانەگە پیشان نەدەن کە ئەوەی دەسەڵات داوای دەکە لێتان خەڵکێک کێ بەنای ئۆپۆزیسیۆن وا دەکە شەڕ دەکا تابلۆیەکی ڕەش پیشان دەدەدرێ هەموو خەڵک درۆزنا هەموو خەڵک سەر بە دەسەڵات پارتیشەوەی دەوێت یەکێتیشەوەی دەوێت چاوی من ئەوەی دەوێ بەس بەخۆی ڕاست ئەوە زۆر کەسە بوون دایانگۆ لە بدایەتەوە گۆڕان وایە گۆڕان سەر بە دەسەڵاتە گۆڕان وایە کە ڕووخا بەخۆیان چوونەوە ماڵێ هەروان وان ترسنۆکەکان وان بەهەرحاڵ چوونەوەی ئەو کچە دەستەوە ئەمریکا دەستەوە ئەوە کاروانە خەباتە وەکو پێشمەرگایەتی ئەرێ وەڵا شتێکی خراپ بوو کرا خەڵک دەبێ ڕێز لە خۆی بگرین من لەو 32 ساڵەی تەمەنم ئەوە لە هەولێرێن بە هەزاران کەس لە تەکمان تەسلیمی دەسەڵات بیت و تەسلیمیش نەبووینەوە کەی مشکلەیە ئەوە دەیتوانیمان خەبات دەکەین ئەگە نادادەنیشتین یعنی دامانە ڕۆژێک لە ڕۆژان قادر نادریش تەسلیم بۆ چیانی چێ دنیا خرا دەبی حرەکەی تاریخ ڕاوەستایە کاگە حرەکەی تاریخ لە قۆناغی کۆیلاتیەوە دەستی پێکردی تا ئێستا بەردەوام بووە
بەکەت چوونەوەی دوو کەس سێ کەس هەڵپەرست کە هەر یەکە مێژوی خۆی دەدۆڕێنی یعنی من خەڵک ئەو مێژووی زۆر بە زەحمەت دروست دەکات من تێناگەم لەو خۆیان یعنی بەجددی ئەو مێژوی خۆیان لەو پۆستەی حیز لەو دەفتەرێک دۆلار لۆ دەدۆڕێنن زۆر بە قوربانی ئەوە دەکەن بەهەرحاڵ هاوڕێیان بێویژدانێکی زۆر گەورە دەکرێتن چێی ئینتیهازی و هەڵپەرست و ترسنۆ شەدێ دەیەوێ بڵێ هەموو چالاکوانەکانی ئەوروپا نەخێر ئێستاش تاکە هیوایەک مابی لە ناو چالاکوانەکانی کوردی ئەوروپایە ژیانمان لە مەسوولەکان حەرام کردیە دەکەوینە دویان ئەو ئەوروپا گەورە و گرانە مەسوولەکان ناوێرن هەموو ئەوانەش دەکەن چەند کەسە چین ئەوانن کە ئۆپۆزیۆنێکی ڕاستەقینن دایانەوێ لێمان بدەن بە ئەنواع ئەشکال هەر دەمێ چیرۆکەک هەر دەمێ هۆنینەوەیەک ئەوانە سەر بە دەسەڵات بن لە دەبەنجی بن دەستنەوە ناو ئاخوڕەکەی دەسەڵات ئەو خزمەتە کاچی خۆم تۆ ڕەخنەت لە من هەیە سەرنجت هەیە سەرچاوی من هە زۆر ئاساییە ڕەخنە بگرە بەس تەشیر مەکە مەڵێەوە سەر بە دەسەڵاتە نەخێر هەمومان ڕای جیامان هەیە تێڕوانینی جیامان هەیە بەڵام نا وێنەیەکی خراپ لە هەموو تابلۆکە پیشان بدەن کە یەکێک تەسلیمە دەسەڵات دەبتەوە کەی مشکلارەوە لە پۆست و پارەیە بە هەزاران کەس لە کوردستان و ئەوروپا تەسلیم بوویتەوە کاکە لەو 32 ساڵی ئیتکەشی دێتە دوێ بەراڵاڕێ من نامێ زیاتر قسە بکەم بەس ئەوەی ئەمای بێزار دەکاتن یعنی خەڵکانێک لەو ئەوروپا و ئەمریکا و بە ئاشکرا و بەنهێنی بە ئاشکرا ئەو پەڕی قوربانی دادەنێ کەسێک تەسلیم دەبێتەوە دنیای خرا دەکات دەوێ بیکاتە کەرەسەیەک لۆ ترسنۆکی خۆی لۆ ئەوەی بڵێ کاچ خۆم بێزاری بڕۆ لە خۆ دابنیشە بە مؤەدەبەوە وەکو چۆن ئێستا من ئەو نمونەی کۆتایی پێدێنم هاوڕێیان قادری عاجی عەلی ملازم عومەر عوسمانی عاجی مەحموود سێ بەرپرسی باڵای یەکێتی بوون لە ناوێکێتی هاتن دانیشتن لەگەڵ نەوشیروان نەگونجان دیسان دانیشتن قادری عاجی عەلی کۆچی دوایی کرد تویژدانتان ئێستا پێگەی قادری بەهێرسترایان نەوشیروان و پێگەی ئەو دوێت کە سبەی بمرن تا هەمومان دەمرین خەڵک ڕێزیان لێ دەگریان ئەنی ناکرێ ئینسان ئێڵە لەو حزب لەوە حزبی ناکرێ دانیش ئەی ناکرێ ئەم بێتاقەت نخم دادەنیشم یعنی چییە کورکاکە ژنی کوردەواری هەیە بە ملیۆنانیان مێردەکانیان لە قیمەی گەنجی بوو دانیشن کاج خۆم یعنی چیە لەو حزب لەوە حزب بێز ئەوەندە ئیش دەکە ئیشکە ئیش ناکە لە خۆت دانیشە ڕێز لە تاریخی خۆت بگرە ڕێزە تاریخی خۆت بگرە مێژووە کە بە زەحمەت پەیدای دەکەیت لۆ خۆت دەدۆڕێنی لە بۆ دوو فلیسی خوێر خاسەن لە ئەمریکا و ئەوروپای یان لۆ زەجەیەک دروست دەکەی بە خۆت پێت ناکرێت لێگەرە خەڵکێک ئیشش بەڕوا بکە هاوڕێیان لە بۆم نییە ئەوانەی قسە بە ئێمە دەڵێن دەست دەمە تەلەفۆنی لۆیان بکەم بڕوان پێ بکەن دایان کەمە قەشمەر ئەوم لە بۆ مزامەلەش نییە چکۆ من دەیان ناسم لەگەمە ئیشیان کردیان کەم بس کاکە من نایم ئەو شتانە بکەم چێ ئەمنی دیتێ بێم قسە لەسەر ئەو خەڵکانە بکەم چێ ئەمنی دیتێ بێم قسە 2000 دیفاع ئەم لە کاگرانس دەرگڕاوی کردیە زۆر غەدریان لێ کرد نایمە پشت ئەو مۆزوع دێم کاری چالاکی خۆم دەکەم ئەنگۆ هەن ویژدانتان هەیە تاریخ هەیە لەو مەبدەعێک دەکەمە کوکو مسلمانێک لۆ خودایی دەکا وەکوکو ئەو هەموو یەپەگە و کادیرەی قەندیلی شەهید دەبن کەسیش نایان ناسیت کاکە خۆمە ئیش ناکەن لە خۆ دەرخستن خۆمە ئیش ناک ئەمە پەیامێکمان پێ پەیام خزمەتەکە ئەم زۆر مرتاع دەبم کار و چالاکێک بە مەبدەعم بە دەیان تەلەفۆنم کردیە بە دەیان کار و چالاکیم کردیە لە بنەوە کێشەکەمان چارەسەر کردیە بەبێ ئەوی دابمەدا میدیا لەبەر ئەوی پەیامەکە گەیشتێ بابە بە قوربان خۆمە لەوەیش ناکەین خەڵک بێ قادر نادر وایە ئەمە لەوەیش دەکەین ئامانجێکمانی ئازادی بەرقەرار بی دیموکراسیەت بەهێز بی عەدالەت هەبیتن داگیرکەر دەرپەڕێندرێ دوای ئەوە تۆ بێی لە گەرمەی ئەو هەموو کێشەی لە کوردستان هەیە وەرە جێشی تووشیە بێ ئاوی هەیە وەنیە ینی دەیان مەشاکلی کە هەیە بێ خەریکی چ بی دینە باخان شنیار کورە بابە وەراگەرە تۆ پۆزیسیۆنش ڕادیکالی ئەو بابەتانە دێن و دەڕۆن دروستکراون بۆ ئەوەی ئەتونەیە سەر مەلەفە ئەسلەکان مەسەلەی موچا وەرە قسە لەسەر داگیرکەر بکە وەرە قسە لەسەر بێ ئاوی ملیۆنان کەس بکە لە هەولێرێ ئەوانەیە کاتێک خۆت خەریکی بابەتە تافێ دەکەی نایە سەر مەسەلە ڕئیسەکە من دەکەومە دوو ئاو دەکەومە دوو سوپای داگیرکەر با 100 کەس لایکم لۆ بکە ئەرێ وەڵام نیش دەزانم بێمە سەر ئەو قەزیە تافیانە
بێم خەڵک خەریکی ئەو مەوزوعە تافیانە بکەم بە هەزاران کەس لای کردو دەکەم. بەهەرحاڵ هاوڕێیان لە ئەو ئەمام دەبی لە کوردستان و ئەوروپا پشگیری یەک بکەین. من زۆر تێبینم مەسە زۆربەی ئەو لیستانە هەیە، بەڵام وەختی پێویست دێم قسەیان لەسەر دەکەم، نام کەمپینیان لەسەر بکەم یان بەقین مامەڵە بکەم. چالاکوانێک بەقینیشی کرد، یعنی ئەو چالاکوان نییە کاکە، ئەو ئازادی خواز نییە. ئینسان دەبێت لەگە دەسەڵاتیش بەقین نەبێت. ڕەخنەی دەگری لەو شوێنەی پێویستی کرد، چێ باڵا دەست بوو، یعنی سبەی بە نمونە حزبەشکە بێتە شوێنی پارتی، ئێمە ئیشمانە ڕەخنەی وەچی پارتی لێ بگرین، ئەو دەبی لە پارتی کەم بکەیەوە. بەهەرحاڵ بەداخەوە کۆمەڵێک کەس هەن خۆیان وەکو چالاکوان پیشان دەدەن کەچی لە ئەخلاقی دەسەڵاتن، خەریک کێشە و مشکلەن، کوردی ئەوروپا بە بەدەستیان بی هەمووی تێکدری بەربدن، نە بە خۆشیان دەوێرن دوو چالاکی بکەن. ئەوانە فش ناکەن، دەبزان چیان پێکرا، کام دۆسییان پێجوڵایە. بڕوا بکە لە بەوەم نییە هەر دۆسیەک ئێمەمانان ئەو گروپە هاوڕێیانەمان لەگەڵ نین با بچن بجوڵێنن، دەبا بچن دۆسیەک بجوڵێنن، بەس فەوزا دروست دەکەن، یان لە کێشەی شخصی خۆیانەوە تێدەڕوانن. مایکێک دەگری و دێتنەوە ئەو سوسیال میدیاش دیموکرازیەت هەیە، دێ بەقەی خۆی دەڕشێتەوە، خەڵکە شێتر دشتە. ئەرێ وەڵام من ئێستا 1 ملیۆن کەس دژمە، تەلەفۆن هەر مەسئولێک دەکەم بە سەدان خزم و کەسوکارەکەی دەبتە دژم، دەست خۆش ڕاستەکەی وایە دەبە هەر بیکە. من لە تاریخ دەکەم هاوڕێیان، من لۆ مەبادیئی خۆم دەکەم، چەند کەس دەزانی بە ئەوڕۆ نەزانی سبەی دەزانی. کاتێکی خۆش.